سڵاو بینەرانی شارپرس بەیانیتان باش وەکو ئەزانن ئەمڕۆ دەیدا پرۆسەی دەنگدانی گشتیە لە هەڵبژاردنە پێشوەختەکە بۆ پەرلەمانی عێراق و لە سەرجەم دەڤەرەکانی بازنەی پێنج کە چوار قەزا لە خۆی ئەگرێ سەر بە پارێزگای سلێمانی بازنەی پێنج پرۆسەی دەنگدان بە شێوەیەکی ئاسایی بەڕێوەچێت. ئێمە ئێستا لەو دوو بنکە کۆمیسیۆن دوو بنکەیەکێک لە شاری کەلارێکێک لە شاری دەربەنیخان بۆ ڕووماڵکردنی ڕۆژنامەنووسان دوو بنکەی دیاری کردووە. لەو ئێمەیەکی لەو دوو بنکەی شەید نەسرین کە ئێستا پرۆسەی دەنگدانی تێدا بەڕێوە ئەچێ هاوڵاتیان بە شێوەیەکی ئاسایی ڕوویان لە بنکەکانی دەنگدان کردووە. بەڵام ئەوەی کە گرفتە لە گەرمیان لە بەشێک لە وێزگەکان ئامێرەکانی تۆمارکردنی دەنگەکان ئەژمارکردنی دەنگەکان لە کارەکەون بۆیە ئەمە گرفتی بۆ پرۆسەی دەنگدان دروست کردووە. پرۆسەکە بە خاوی ئەڕوا بەشێک لە دەنگدەران ئەبێ لە دەرەوەی بنکەکان چاوەڕوان بکەن تاوەکو ئەو ئامێرانە ئەگۆڕدرێن یان چاک ئەخرێنەوە گەڕ. بە شێوەیەکی گشتی لە گەرمیان 94 ناوەندی دەنگدان هەیە کە 582 وێزگەی لە خۆ گرتووە. 257603 دەنگدەر لە بازنەی پێنجی سەر بە پارێزگای سلێمانی ئەمڕۆ دەنگ دەدەن. ئێستا پرۆسەکە لە کاتژمێر 7 بەیانی دەستی پێ کردووە و بە شێوەیەکی ئاسایی بەڕێوەچێ لە سەرجەم بنکە و وێزگەکانی دەڤەرەکانی گەرمیان کە دابەشکراوە بەسەر لە چوار قەزا بەم شێوازە کەلار و ڕزگاری و باوەنور و قۆرەت و ژمارەی 39 بنکەی دەنگدان 1602 دەنگدەر چەمچەماڵ و سەنگە چەمچەماڵ و سەنگا و تەکیە و ئاغجەلەر و شۆڕش 82639 دەنگدەر کفری و سەرقەڵا 22346 دەنگدەر دەربەنیخان و مەیدان 30516 دەنگدەر ئەمڕۆ بە شێوەیەکی گشتی ڕوو لە ناوەندەکانی دەنگدانەکەن و نوێنەرەکانی خۆیان هەڵ ئەبژێرن لە سەرجەم ئەو شوێنانەی کە باسمان کردن. بەیانی هاتوینەتە بەردەم بنکەکانی دەنگدان، بەڵام بنکەکان بە چۆڵی ماونەتەوە خەڵک بە شێوەیەکی کەم سەردانی بنکەکانی دەنگدانەکەن بۆ ئەوەی بەشداری لە پرۆسەی دەنگدان بکەن. وەکو ئەبیندێ ئەم بنکەی ئێمەی لێن ئێستا ژمارەیەکی زۆر کەم هاوڵاتی
کە ئێستا هاتن پێشتر هیچ هاوڵاتیکی لێ نەبوو بۆ ئەوی بەشداری لە پرۆسەی دەنگدان بکە بەهۆی ئەوەیە کە خەڵک بەشداری پرۆسەکە ناکەن یاوەکو بەیانی زووە ئەم دوو هۆکارە هەیە بۆ ئەوەی کە خەڵک تا ئێستا بە شێوەیەکی زۆر و قەرەباڵغ ناتون بۆ بنکەکانی دەنگدان بۆ ئەوەی بەشداری لە پرۆسەی دەنگدان بکەن.